ئارام ئارام ئەو ئایپاتەدانێ لۆ لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژی دووشەممەیە ڕۆژی چییە؟ ئامۆژگاری کوڕی من ئامۆژگاری ئەو ڕۆمان لەسەر جیرانە لەبەرەوەی کە جیران ئەرکی لەسەر جیرانە چەندی خاڵە بابوت باس بکەم یەکەمیان بە بێ دەرگالێدان ناچینە ماڵی هیچ جیرانێک ئەی دەرد بۆ پێ دەکەنی؟ داودای ببوورە لەوێ چ پێ دەکەنی؟ فیلمێکی ناوی پاتم بە بیرات بووە سوزانم واز لەوانە بێنە خاڵی دووەم ئەگەر جیرانەکەمان عیبێکی هەبوو نابێ گەورەیکەین ئارام داودایە واز لە فیلم و ملیمی بێنە مێشکل لێرە بێ ببوورە خاڵی سێیەم ئەگەر جیرانەکەمان مشکلەیەکی هەبوو شەڕی هەبوو نابێ گوێیان بۆ هەڵبخەین ئارام بەس نییە بەس ئارام بسە پێ نەکەنی ئەو جارە ئەو جارە کۆتە جارت بێ خاڵی چوارەم ئەوەیە ئەگەر خواردنێکی خۆشمان لێنا بۆنی بەسەر دراوسێکەماندا ڕۆیشت ئەبێ تۆزێکیان بۆ بنێرین ئەی دەر ئارام ناڵێ پێ مەکەنە ئارام واز لە فیلم بێنە پێ مەکەنم داوای فیلم نییە ئەی چییە؟ من؟ بە من پێ مەکەن هەموو ئەو قسانێک تۆ گوتێت هەموو پێچەوانەیە چۆن؟ چۆن؟ ئەو ڕۆژە ماڵی سەبری خاندەرکەیان کراوەوە بێ دەرکە لێدان چوێ ژوورە بزوکرا ئەو ڕۆماڵە حاجی خان شەڕیان هەبوو توێ سەربیان ژوور لێ ڕاگرتن بەسە بەسە ئێستا وا بە باسێکم ئەو ڕۆژێک کە بابمان هەبوو گوتن کچێک لەوە دادامینی بنێرە نەشن نار ئاوا دەبێت جینایەتی ئارام بەسە ئارام بەسە دەبێت دەم گەڕەبا پێ بکەنە